یوانێکم لە ئەستدیۆ لەگەڵ بەڕێزیان لەسەر بابەتە قسە دەکەم کە جەنابیان شارەزای ئەو بابەتەن و ماوەیەکی زۆرە کار لەسەر بابەتە دەکەن. بەڕێز دژوار فایق ڕاوێژکاری حکوومەتی یاریمی کوردستان و هەروەها نوێنەری مادەی 140 نوێنەری هەرێم بۆ مادەی 140. بەڕێز دژوار زۆر بەخێر بێ. زۆر سوپاس. ئێمە زۆر جار بەیەکەوە باسمان لە پرسی کێشەی خەڵکی کەرکووک کردووە و تعریبەی و ئەنفالەی کە بەسەر خەڵکەکە دادێت. ئەمەی لە شەناغە ڕوودەدات چییە؟ سپاس بۆ ئەو دەرفەتە، سڵاو و ڕێز بۆ بینەران، بۆ جوتیارە خۆشەویستە خۆراگرەکان. ئەمەی ڕووەدا جارێک کارێکی نامرۆڤانەیە، درندانەیە، نەئەخلاقیە، شۆفی نییە، در بە یاسا و ڕێسا و هەموو بنەماکانی ئاین و عەشرەتگەری ئەو جۆرە شتانەیە. ئەمە قابلی قبوڵ نییە. ئەبێ حکوومەتی عێراقی نەک سزای ئەوانە بدات، ئەبێ بەیانێک دەربکات سوپات تەداخولی ئیش و کارانە نەکات. ئێمە زیاتر لە ساڵنیوە کە لە بەغداین ڕەنگە 12 جار زیاتر لە هەموو کۆبنەوەی مانگانە و بە بیرخەرە و داوامان کردو سوپات تەداخول نەکە. ئەمە ئیشێکی باش نییە. بەڵام ئەمە بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان شاراوە نییە. ئەمە ئەنجامی پەروەردەی 100 ساڵ لەسەر بیر و باوەڕی شۆفینی مەرکەزی دیکتاتۆری بڕوانەبوون بە دیموکراتی، سەیرکردنی غەیرە عەرەب لە عێراق بە مواطنی پلە دوو و جێبەجێنەکردنی دەستور و جێبەجێنەکردنی مادەی 140. ئەمە کارێکی باش نییە. هەموو ڕژێمەکانی کە حکم عێراقەکە لە 21 تا 2003 هەرچیان لەدەست هات کردیان، بەڵام نەیانتوانی ئیرادەی خەڵکی کوردستان بشکێنن. بەڕێزەویان داگیر کرد بەس هەتا سەر بۆیان ناوێت. بۆیە وا باشە پەنا بۆ دیالۆگ بەرەی حکوومەتی عێراقی، یاسا جێبەجێ بکە، مادەی 140 جێبەجێ بکە، دەستور جێبەجێ بکە، ئەو جۆرە کەسانە محاسبە بکە. باشە. بەڕێز دژوار ئەڵەی کە حکوومەت عێراق بێتە سەرخەت نەهێڵێ سوپا دەستێوەردان بکە. ئەمە یەکەم جار نییە سوپا دێ لەو ناوچانە دەستێوەردان بکە، بەڵام دەڵێن کە دەستێک لە پشت ئەم ئاڵۆزیانە هەیە کە لەوێ هەیە. کێ پاڵپشتی سوپا دەکا کە بێتە شەناغە ئازاری جوتیارانی کورد بدا؟ سەرڕای ئەوەی کە یاسا لە پەرلەمانەوە دەرچووە، یاسای ڕژمی بەعس هەڵوەشاوەتەوە. زایی چۆنە؟ ئێمە زیاتر لە ساڵ و نیوێکە مشتومڕێکی زۆرمان هەیە، ئەوان بە قسەی ئێمە ناکەن. باسی بڕیاری 29کەن، چونکە زەویەکان دوو جۆری کە بڕیاری 29 ئەو زەویانەی بە قەراراتی شوێن شیمالی منحەل داگیر کراوە ساڵی 2012 حکوومەتی عێراقی بە بڕیاری 29 هەمی هەڵوەشاندوتەوە. مەفروض وا بوو لە 2012 کۆتایی پێ بێت زەوی بۆ خاوێن زەوی بگرێتەوە کە زۆربەی کوردە بەشێکی تورکمەنشتەیە. بەس حکوومەتی عێراق تا 2021 مماتەڵا کە هەرجای لژنەی دروستەکە لژنەی دروستە ئیشەکە جێبەجێ نابێت. ئێمە ساڵ و نیوەکە چەندین جاش لە کۆبنەوە بە جەنابی هادی عامری وتە ڕئیس وتم ئێمە کاکەوە 2 ساڵ بەیەکەوەین ئێمە هیچ ناکەین، هیچ بەرهەمی نییە، زەوی نەگەڕاوەتە بۆ خاوەنەکەی. من متشائم وتی منش متشائم. بە منی گوت حەزەکەی ڕێگایەکت پێ بڵێ چارەسەر بە کێشەکان وتم ئەیتابان حەزەکەم. وتی بە قیادەی سیاسی کوردستانی خۆت بڵێ لە کۆبوونەوەی تەحالف ئیدارەت دەولە لەوێ باسی ئەوە بکەن ئەمە 29 جێبەجێ بێ، دەستکاری سنووری ئیداری سەلاحیەتی سەر و کۆمارە لەوێ باز بکەن جێبەجێ بێ و ئەوانەی قەراتی مەسقاتەوە لە پەرلەمانە پەرلەمانتارەکانی خۆتان بڵێ با بڕیاری لەسەر بدە. ئینجاوە یەکەم 29 تا ئێستا جێبەجێ نابێ، لەوێش فرتوفێڵێک هەیە. هەند یعنی ئەمە ئەمڕۆ کۆتایی پێ نایە. پێش 3 ساڵ من لێرە وتم ئەبێ بۆ چارەسەری بنەڕەتی بگەڕێن. چارەسەری بنەڕەتی ئەوەیە ئێمە ئیتفاقێکی سیاسی بکەین، چکەوان هیچ یاسا و ڕێسایەک و بڕیارێک جێبەجێ ناکەن. ئەوە تا ئەبێ هادی عامری ئەمەی تەنها لە کۆبنەوە بە من نەوتە بە نووسیوتی بۆ حکوومەتی کوردستان نازان بەدەست کادەی سیاسی گەیشتۆیان نا. ئەڵێ معاوقاتی سیاسی هەیە ڕێگە لە جێبەجێکردنی مادەی 140. ئەبێ بچین ئەو معاوقاتە لابرێن، دوای باسەکە معاوقاتەکە. زۆر باشە. ئەمە یەکەم. هی دومی هەر هی یەکەم هی 29 خەڵکێکەیە عەرەبە، نفوسی 57 هەیە، کەرکووکیە، زەوی کوردی داگیر کردووە، لە کۆبوونەوە هاتووە نزیکەی 690 کەسێکە. ئەڵێ ئێمە خەڵک کەرکووکین، ئێمە پارەمان ناوێت، تەعویزمان ناوێت، لە شوێنی خۆمانە ئەمێنینەوە. من وتومە یەکەم ئەوەی عەرەبی وافدە پارە وەرەگرە کەروک بەجێ دێڵێ، ناوچەکانی 140 بەجێ دێڵێ. دووەم ئەگەر کەرکووکیش بێ ئەبێ بڕواتە سەر زەویەکەی خۆی نەک لەسەر زەوی کورد. هی دووەم قەراتی مەسقاتەوەرە. قەراتی مەسقاتەوەرە پار مەشروع قەرارەکە حکوومەتی عێراقییان پێشنیارمان کە مەشروع قەرار بدرێتەوە بە پەرلەمان. حکوومەتی عێراقی مەشروعەکەی نارد بۆ ئێمە دیراسەتمان کشتی زۆر خراپی تایە. من لێ ڕەوزم کردەوە، قیادەی سیاسی ئاگادار کردەوە، لەگە بەرادرانی پەرلەمان باسم کردو ئەمە کۆمەڵی خاڵی تێدایە باش نییە.
هیوادارم کە ئیقراریان کردو ئەو خاڵە خراپانە لا بن باشە. ئەبێ زەوی بۆ خاوەن زەوی بگەڕێتەوە. هۆکاری سەرێکی ئەمە چییە؟ هۆکاری سەرێکی ئەوەیە عقلێتی حاکمە. عقلێتی حاکم بەداخەوە ڕژێمی پێشکو نەماوە، بەڵام فکری شۆفیۆکی سە باسکن 100 ساڵە فکری شۆفینی فکری مرکزی بڕوانە بوون بە دەستور بە یاسا بە 140 بەوانە وای کردووە. زۆر باشە. ئەوانش کەم نین کە ئەو فکریان هەیە نایهڵن ئەمانە جێبەجێ. وەڵامی سوالەکەت بە تەحدید خەڵکانێکن مستەفیدن خۆیان ئەوانە بعضێک کەس ناڵ ئەو زاویانە بگەڕێتە بۆ کورد بۆ یعنی ئیسماری کە یانە پرۆژە دروست بکەن هەندێک پارە وەرەگرێ هەندێکیش ئەو عقلەتی شۆفینی هەیە باش شتێکی تر باشە. با منم پرسیارەش بکەم بە جێبەجێکردنی مادەی 140 ئەم کێشانە چارەسەر دەبن؟ مادەی 140 سێ قۆناغا. قۆناغی یەکەم ئەگەڕێتە بۆ مادەی 58 دەستوری عێراقی لەوێ ئەڵێ وافد بگەڕێتەوە ئەوەی عەرەبی هاوردە بگەڕێتەوە کوردی ڕاگوێزراو بگرێتە شوێنەکەی خۆی تعویز بکرێت دەرفەتی کاری پێ بدرێ مڵکۆماڵی بۆ بگەڕێتەوە و دەستکاری سنووری ئیداری کرا بە تایبەتی لە کەرگ هەندێک شوێنی ترۆک و شنگال و زەمار و ئەوانش ئەڵێمە سەلاحەتی سەر کۆمارە ئەوە چارەسەر بکرێت نەیتوانێت بێت داوا لە ناوبژوانێکی ناوخۆیی بێلایەن بکە لە عێراق ناوبژوانی ناوخۆی بێلایەن نییە ئەڵێ ئەگەر نەیتوانین داوا لە ناو بژوانێکی نێودەوڵەتی کە دیمۆستۆرەیان هەیە دیمۆستۆرەش تەسیراتی لەسەر بووکو پێویست نەیکرد جەنابی هادی عامری بە منیوت بە سەر کۆمار بە سەلاحەتی تۆ من چوومە لای سەر کۆمار لە کۆبنەوەیکی فراوان لە کۆبنەوەیکی دوو خۆڵش هادی عامری پەیامی بۆت هەیە ئەڵێ سەلاحەتی ئەوە من وتم با بەەوە بەتەنە ناتوانێت چارەسەرکەی ئێوە هاوکاری نەکە ئەڵێ ئێمە هاوکاریەکەین بە جەنابی سەر کۆمارم تۆ سەلاحەتی دەستوری خۆت بەکاربێنە ئەمانە چارەسەر بکە ئەویش دوو جاوتی من نامە ئەنووسوە من پەیوەندیەکەم و ئەماکەم ئەبێ مادەی 140 جێبەجێ بێ اتفاقاتی بینی ئەموو بەغدا هەیە ئەبێ جێبەجێ بێ و ئێستا تۆپەکەیە لە گۆڕەپانی تحالف ئیدارەت دەولەیە ئەمە ئێستا بەرا پەرلەمانتارەکان ڕۆیشتن قسەکانی دووری جەنابی سەرۆکی حکوومەت سەرۆکی هێرم جەنابی سەرۆک بارزانی ئەمە باشە بەس عەمەلێکی وایە کۆبنەوەیەک بکرێ لە تحالف ئیدارەت دەولە ئەوانەی پەیوەنددارت بکرێت وردەکاری مادەی 140 لای ئێمە هەر بۆ معلوماتی جەنابێت من لە مانگی 12 بیرخەرەوەیەکەم نووسیوە پێش 2 هەفتە لە کۆبنەوە باسمان کردووە وتمە ئەو مشکلانە چارەسەر بکەن ئەگەر نافیتنە دروستە بێ و نحن في غینى عنها ئەوە فیتنەکەی ئێستا ئەوەیە زۆر باشە بەمە چارەسەر نابێت باشە بەڕێز دژوار نەڕەتی چارەسەر باشە سەرۆک بارزانی لە پەیامەکەیشدا ئاماژەی بەوە کرد دیمەنی ئازاردانی جوتیارانی کورد لە شناغەوە لە پێشووتریشە و ئازاردانی کە هەبوو بەرامبەریان ئەنفال و کیمیابارانمان بیرەخاتەوە ئەو پەتەی کە لە ملی جوتیارانی کورد کرا هاوکاتە لەگەڵ ئەو دیمەنانەی کە پەتی سێدارە لە ملی کورد ئەکرێت ئەم ئەقلیەتە کەی کۆتایی پێدێت بۆ ئازاردانی کورد لەو ناوچەیە بڕوا بکە ئەو عقلێتەوە بە ئاسانی کۆتایی پێنایەتن ئەوانەی عقلێتێشیان هەیە کێشە گەورەکە ئەوەیە دەساڵاتدارن زۆربیان ناو پەرلەمانی حکوومەتی عێراقن چەندین بڕیار هەیە لەسەر چەکدارکردنی پێشمەرگە لەسەر میزانێ لەسەر نەوت لەسەر دامەزراندن لەسەر زەوی دابەشکردن لەسەر سیستەمی فدرالی خۆمان لەسەر گومرک و داهات و ئەمانە هەمووی خەڵکێک هەیە باڵادەستە زۆری نەشن عینە عقلەتیان هەیە ئەوها گزارشتی کردو ئەو لەوەی چە بڕیارێک بە زۆر فەرزەکە بەسەر ئێمە ئێستا حکم لە عێراق بە دیکتاتۆرێتی ئەغلەبیە بەڕێوەچێت ئەمە تەوازنی قیوای گەورە لەبەرەوەی وەڵای من گەشتبین نیم ئەو عقلێتە ئاڵ گۆڕی زۆر گەورەی بەسەر بێ بەس ئەبێ ئێمە داوا لە دەسەڵاتی عێراقی پەرلەمان و حکوومەت بکەین ئەمە تاکەی من شتێک ئەڵێم بڕوا بکە ئەگەر مادەی 140 بۆ کورد نەبووە بۆ عەرەب وایە 2005 جوونی جێبەجێکە نامەیە 2006 ئەگەر قانون نەوتی غاز بیانزانێ کورد بە پێی دەستور دەسەلاحەتی مشارەکەی نییە 2005 جێبەجێ بوو نامایە 2006 ئەمان دێن لە مادەی 29 جێبەجێ ناک هەر جای لێژنێک دروستەکەن تعویزەکە کەمە با تعویزیان بدەینێ نانێوە جێبەجێ ئەیسەوەی پەرلەمانیش سبەی دوێکەوێتە واری جێبەجێکردنەوە خواب کەوا بێکە هیچ لەبێ 170 ئەرزەکانی کە داگیر کراوە بگەڕێتەوە بۆ خاوەنەکانی چونکە یعنی بۆ مێژوو من ئەیڵێم با خەڵک هەمووی بزانێ ئەو خەڵکانە خاوەن زەوین پێشەوەی دەوڵەتی عێراقی دروست بێەوەن خاوەن ئەو زەویان ئەمە غەدرە من هەموو جا لە کۆبنەوە باسەکەم لەگە جەنابی عامر ئەڵێم کاکە مادەی 140 یعنی زوڵم لابدەی ناحەقی لابدەی غەدر لابدەی کۆتایی بە دیکتاتۆرێت بێنی ئێمە هیچمان نەکردووە ئەگەر ئەوا بێ یعنی ئێمە چیمان کردووە ئەبێ مادەی 140 وەکو خۆی جێبەجێ داوام کردووە چەندین جار سوپاد دەستی وەردان نەکە مەحاکم تەنا قەزاش بۆی نییە هیچ بڕیارێک بدای لەسەر مادەی 140 لەبەرەوەی کێشە لەسەرە ناوچە کێشە لەسەر
لەمەش فراوانتر با بڵێن بە ئاشکرا بە نووسین و بە قسە داوام کردی ئەو ناوتە نەناوە ناوچەی کێشە لەسەر خۆ نابێت تەرەفێکی خاوەی کێشەکە بێ حکم بکات تەرەفەکەی تر ئاگادار نەبێ ئەبێ هەردوو تەرەفی کێشە لەسەر ئیدارە ئەو مەلەفانە بدەن کە بەداخەوە تا ئێستا باشە هیوادارین کە چارەسەر ببێ بەڵام جەنابیشت لە میدیاکان زۆر جار قسە دەکەی بەڵام ئەوەی کە بینی ماڕۆڵی ڕووماڵی میدیایانە و بەرپرسیارانە کە کوردستان 24 کردی ئەو وێنانەی جیهانی کردەوە و وەستان لەسەرم بابەتە تا چارەسەرکردنی چۆن دەبینی وەکو خۆت ئەگەر بتەوێت لەسەر بابەتەکە قسە بکەین میدیا دەوری کاریگەری بینێ هیچ دەبێ بۆ تیارکردنی خەڵکی کوردستان چکە لایەنی بەرامبەر عەرەبی جۆ لە میدیای کوردی ئێمە ناگرێ ئللا بژاردە سیاسیەکان نەبێ و ئێمەش بەداخە وەکو پێویست بە عەرەبی نەمانتوانێت پەیامی خۆیان بە جادەی عەرەبی بگەێنین میدیای کوردی بە تایبەتی ئەوەی کە ئێمە متابعەیەکەن 24 هەم ڕاستگۆیانە هەم بوێرانە لە هەموو ئەو شوێنانن کە ئاریشەی تێدایە سڵاو و ڕێز بۆ ئەو کارمەندانەی 24 لە شەناغەوە هەتاگاتە خانەقین و شەنگەل لەگەر و داوەکان تاگاتە ئێرە تاگاتە بەڕێوەبەری گشتی بەڕاستی ئیشی باشە دەستان خۆش بێ بەس من دووبارەیەکەم و ئێستا ئێمە لەم چاوپێکەوتنە ڕەنگە 15-20 بابەتەکەمان بە خەڵک ڕاگەیان من یەکەم ڕۆژکە و پۆستەم وەرگرت هاتم لە بەڕێوەبەری پێشوو و بەڕێوەبەری دووەمش کە هات باسم کرد پانتایەک لە شاشەکەتان من شاشەکان تێشم وتووە بۆ مادەی 140 ئەو ناوچارە دابنن زۆر کەسێک کێشەکە نازانێت چییە زۆر سپاس دەکەم بەڕێز دژوار فایق ڕاوێژکاری حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەری هەرێم لە مادەی 140 سپاس کە لەگەڵمان بوو. زۆر سپاس.